لە دوای کۆنگرەی چوار یەکێتی نیشتمانی کورسان و هاتنە پێشەوەی گەنج و کەسوکاری شەهید یەکێک بوو لە ئەولەوێتی کارکردنی نوێ بۆ زیاتر خزمەتکردن و تێکۆشان و خەبات. لە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کورسان زیاتر لە 27 ئەندام کەسوکاری شەهیدن و ئێستا لە سەرکردایەتین لە ڕیزی پێشەون بۆ ئەوی لەو ڕێگەیەوە بتوانرێت خزمەتی زیاتر و باشتر پێشکەش بەسەر جەم چین و توێژەکان بکرێت. هەمومان بەرنامەمان ئەوە بوو کە پێشەوەی ببوونە سەرکردایەتی و دوای ئەوەش کە بوونە سەرکردایەتی نوێبوونەوە لە ناو یەکێتی دەست پێ بکەین. نوێبوونەوەش بەوە نابێ من تەنها قسە بکەم، نوێبوونەوە بۆ بوو کە بەرنامە دانین بچینەوە بۆ سەردانیکردنی کەسوکاری شەهیدە سەربەرزەکانمان، بچینەوە بۆ ناو کەسوکاری ئەنفالەکانمان، بچینەوە بۆ ناو پێشمەرگەی دێرین، بچین بۆ ناو کەم ئەندامانی سەنگەر، بچین بۆ لای زیندانیانی سیاسی، بۆ لای هەموو چین و توێژەکان سەردانیان کەین و بەسەریان کەینەوە و گوێیان لێ بگرین و معاناتەکانیان بزانین چیە و تا بتوانین لەسەر ئەساسی ئەو معاناتانەی ئەوان ئێمەش بتوانین چارەسەری کێشەکانیان بەپێی توانای خۆمان بەپێی قۆناغی کە تیایان چارەسەری کێشەکانیان بکەین. لە ڕۆژی شەهیدانی یەکێتیەوە لە دوای کۆنگرا یەکێک لە گرنگیەکانی کۆنگرەی ئەمجارە ئەوە بوو سوکاری شەهیدی پلە یەک و پلە دوو. زۆرینیان پلە یەکن، کوڕ کەچ خوشک برا باوک کە سوکاری شەهیدن و لەناو ئەو 29 کەسەشە نۆیان ژنەکە خوشکی شەهید و هاوسەری شەهیدن. دیارە گرنگی ڕۆژی شەهیدانی یەکێتی بۆ ئێمە هەر ئەو ڕۆژە نییە بەتەنیا. ئەگەر ئێمە لە ساڵی دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستانەوە لەو مێژووە بڕوانین تاوەکو ئەمڕۆ یەکێتی زیاتر لە 20,000 شەهیدی هەیە، بۆیە ناسنامەی حزبی شەهیدانی پێبەخشراوە. لەگەڵ جێگر و بڕیاردەری ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانم باس لەوە دەکەن کە ئازادی و دەستکەوتەکانی ئەمڕۆ بە بەرهەمی خوێنی شەیدە سەربەرزەکان بەدی هاتووە و یەکێتی نیشتیمانی کورسان هەمیشە پێشەنگ بووە بۆ ئایندەش پلان و بەرنامەی زیاتری هەیە. ئێمە لە ناو ئەم سەرکردایەتی ئێمە نوێبوونەوە بووە کە تەنانەت لە بڵێن 27 ژن کە دەبوو 25 بە پێی ڕێژەی لە سەتابێ 25 ژن باتە ئیستا 27 ژن لە سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستانە کە پێشتر ڕەنگە کەمترین زۆر لەوە کەمتری لێبوو بێ و یەکێتی نیشتمانی کوردستان لە هەموو وەگوتم لە هەموو قۆناغەکانی خۆیان هەوڵی نوێبوونەوە و بەرنامەی نوێ ئەدا بۆی بەرنامەیەکی نوێ بچێتەوە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان. بە دڵنیاییەوە لەم پەتای ڕزگارمان بێ هەمومان بە یەک تیم هەوڵە دەین بچینەوە ناو خەڵک. ئەگەر ئێمە لە ساڵی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لەو مێژووە بڕوانین تاوەکو ئەمڕۆ یەکێتی زیاتر لە 20,000 شەهیدی هەیە، بۆیە ناسنامەی حزبی شەهیدانی پێبەخشراوە. ئەگەر بە ڕۆژمێری ئەو شەهیدانە بڕۆین و ڕۆژی شەهید بوونیان ئێمە هەموو ڕۆژێ لە گوند و شار و شارۆچکەیەک ئەبێ یادی چەند شەهیدێ بکەینەوە. هەر لەبەر ئەوەشە ڕۆژی شەهیدانمان یعنی کۆی شەهیدانمان کردە 21/11 و ئەم 21/11ش لەوە هاتووە کە پۆلیە شەهید بۆ یەکەم جار لە زیندانەکانی بەعسا پۆلیە شەهید و پۆلیە پێشمەرگە و زیندانی سیاسی شەهید کران. یەکێتی نیشتیمانی کورسان ڕۆژی 21 مانگی وەک ڕۆژی شەهید دیاری کردووە و 27 ئەندامی سەرکردایەتی لە ناو ئەنجومەنی سەرکردایەتی کەسوکاری سەربەرزی شەهیدی یەکێتین و جەخت لەسەر ئەوە دەکرێتەوە هەوڵەکان زیاتر چڕ بکرێنەوە بۆ زیاتر خزمەتکردنی کەسوکاری سەربەرزی شەهیدان. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.